لەگەڵ باسکردنی ڕێفراندۆم پرسی کاراکردنەوەی پەرلەمان گەرم بووە و لە نێوان کاراکردنەوە لە پێناو ڕێفراندۆم یان گێڕانەوەی شەرعیەتدا ماوەتەوە. تەلالەتیڤ ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت پێویستە پەرلەمانێکی دەستکراوە هەبێت تا پرسە یاساییەکان یەکلا بکاتەوە. شێرکۆ جەودەت ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوو دەڵێت هەرێمی کوردستان پێویستی بەدەسەڵاتی پەرلەمانی هەیە و کاراکردنەوەی پەرلەمانێکی لاواز کە توانای لێپرسینی نەبێت بە هەڵەیەکی استراتیژی ناو دەبات. کاراکردنەوەی پەرلەمان پێویستمانەیە پەرلەمانێکی فعلین یاسایی بە و دەستکراوە بێ بتوانین کارە یاساییەکانمان کەین. لە بەم دۆخی ئێستاژێک کە پەرلەمان کاراکرێتەوە پرسی سەرۆکاتی کە بۆ هۆکار بۆ پەسەندی پەرلەمانی کوردستان چارەسەر نەکرێ ئێمە ناتوانین هیچ یاسا بڕیارێ دەرکەین لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانیشە، چونکە هەر یاسا بڕیارێ پێویستی بۆیە کە ئێمە ئاراسی سەرۆکاتی هەرێم کرێوە لە ئێستاشا سەرۆکی هەرێم بە شێوەیەکی ناساییە، بۆیە ئەو یاسا بڕیارانە بە شێوەیەکە ئەبێ کە ناسایی دەرەچێ و هەر کاتی یاسایەکیش ئاراسی ئەوە کرێ ئەو کاتە ئەوە باوەڕبوونی ئەو حیزبولانە سیاسیانەیە بۆی کە سەرۆکی هەرێم ئێستا کە بە شێوەیەکی ناساییە ئەو کاتە شەرعیەتدانە بە یاسایی بوونی ئەوە، بۆیە پێویستەکە لە ئێستا حیزبولان سیاسەکان ئەو مۆزوعە یەکلاکەنەوە. کاراکردنەوەی پەرلەمانێکی لاواز و لەرزۆک تەنها بۆ پشتیوانیکردن لە چەند شتێکی نادروست کە خەڵک نایەوێ بەڵکو خەڵک پەرلەمانێکی ڕاستەقینە ئەوێ پێم وایە هەڵەیەکی استراتیژیە نابێ ڕوو بدا، پێویستە بە هەمان کار بکرێت بۆ پەرلەمانێکی کارا و فعلی کە ئێرادە و دەسەڵاتی فعلی هەبێ و بتوانێت بەرزترین دەسەڵات بێت لە هەرێمی کوردستان. بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 ژمارە 56 پرسە چارە نووسازەکان دەبێت لە پەرلەمانەوە بڕیاری لەسەر برێت و ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان دەڵێت پەرلەمان شوێنی یەکلاکردنەوە و بڕیاردانە لەسەر ڕێفراندۆم. مەسلەی ڕێفراندۆم دەبێت لە پەرلەمانی کوردستانەوە یەکلا بکرێتەوەوانە یاسای ژمارەیەکی ساڵی 92 لە مادەی 56 بە ئاشکرا دەڵێ پەرلەمان تاکە مەرجعی یەکلاکردنەوەی پرسە چارە نووسازەکانە. ڕێفراندۆم پرسێکی چارە نووسازە. بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 بە هەمان شێوە باز لەوە دەکات کە پەرلەمان تاکە مەرجعە. کۆمیسیۆنی باڵا لە ڕووی کارگەڕیەوە سەر بە پەرلەمانی کوردستانە دەبێت تەوجیهات لە پەرلەمانەوە وەرگێ. لە هەموو ئەو ڕێفراندۆمانەی کە لە دنیادا کراوە یەک نمونەژ نییە کە بەبێ پەرلەمان ڕێفراندۆم ئەنجام درابێ. بۆیە مەسلەی ڕێفراندۆم دەبێت لە پەرلەمانەوە بڕیاری لەسەر بدرێ و یا پەرلەمانیش یاسای بۆ دەربکا بە دەرلەوە هەر هەوڵێک بۆ ڕێفراندۆم هەوڵێکی نایاساییە. لە 12 دەی 2015 پەرلەمانی کوردستان لە سەروبەندی قسەکردن لەسەر پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم بە بڕیارێکی سیاسی پەخرا و سەرباری هەوڵەکان، بەڵام پەرلەمان وە خۆی ماوەتەوە. لە ئێستاشدا کە پرسی ڕێفراندۆم هاتۆتە ئاراوە باسی کاراکردنەوەی پەرلەمانیش دەکرێت و بەشێک لە فراکسیۆنە سەرەکیەکانی پەرلەمان پێیان وایە پەرلەمانێک کە دەسەڵاتی دەستبردن بۆ پرسە یاساییە گرنگەکان و توانای لێپرسینەوەی نەبێت و لاواز بێت و بە بڕیاری تاگلایەنە پەک بخرێت کارانەکردنەوەی باشترە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز.